ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەوشوێ وازوو دۆزەخ دەم دەکاتەوە. ڕووداوەکانی ساڵی 1962 لە مێژووی سیاسی جیهاندا لە ڕیزی گرنگترین ڕووداوەکانی مێژووی هاوچەرخی جیهانە. 14 ئۆکتۆبەری 1962 فڕۆکەوانیشی ئەمریکی وێنەیەکی لە ڕۆژنامە سەربازەکانی وڵاتی کوبا بینی کە یەکێتی سۆڤیەت لە دوورگەی بەرازەکانی ئەو وڵاتە چەکی ئەتۆمی ڕوبەڕووی ئەمریکا ئامادە کردووە. سەرۆکۆماری ئەو کاتی ئەمریکا لە ڕۆژی 22 هەمان مانگدا و لە کاتی لێدوان بۆ میدیاکانی ئەمریکا باسی لەوە کرد کە شەڕی ئەمریکا و سۆڤیەت لە ماوەی 22 کاتژمێری داهاتوودا بەرپا دەبێت. خڕۆشۆڤ سەرۆکی ئەو کاتی یەکێتی سۆڤیەت لە نامەیەکدا بە نیگەرانیەوە نووسی بەم نزیکانە دۆزەخ دەم دەکاتەوە. هەڵگیرسانی جەنگی ئەتۆمی گاڵتە ئامێز نەبوو لە لێواری ڕووداندا بوو. لەم نێوەندەشدا دوو شت پێشی بەم شەڕە ماڵوێرانکەر و دۆزەخیە گرت. یەکەم ئەزمموی شەڕ. خڕۆشۆڤ لە نامەیەکدا بۆ جۆن کەنەدی سەرۆکی ئەو کاتی ئەمریکای نووسی ئەگەر بەڕاستی جەنگ دەست پێ بکات ناتوانین جەنگەکە ڕابگرین چونکە منطقی جەنگ وایە. من لە دوو جەنگدا بەشداریم کردووە. ئەو کاتە جەنگ کۆتایی دێت کە سەرجەمی شار و گوندەکانی پێچا بێتەوە و لە هەموو شوێنێک جەنگ تۆوی مەرگ و وێرانی چاند دەبێت. ئەگەر خۆمان نەخەڵەتێنین ئێستا گەیشتوینێتە خاڵێک وا ئیتر وردە وردە لە نێوچوونی هەردوو لە دەستی پێکردووە. دووەم کتێبی تۆپەکانی مانگی ئوت لە نووسینی خانمە مێژونووسی بەناوبانگی ئەمریکی باربارا تاکمەن. باربارا لەم کتێبەدا بازدەوە دەکات ئەگەر لە کاتی قەیراندا هاوسەر بدرێتە دەست کەسە سەربازیەکان بێگومان شەڕ و وێرانی دەست پێ دەکات. کاتی خۆی جۆن کەنەدی ئەم کتێبەی خوێندبووە و دابوویە سەرجەم وەزیرەکانی لە کاتی سەرەڵدانی قەیرانی دوورگەی بەرازەکانی کوبا بەهۆی دەستێوەردان و بڕیاردانی جەنەڕاڵ و مارشاڵەکانی ئەمریکا ئەگەری شەڕ نزیک بووبەوە. وەزیری دادی کابینە ڕۆبێرت کەنەدی کە برای خودی سەرۆکی ئەمریکا جۆن کەنەدی بوو ئەم کتێبە و پەیامی کتێبەکەی بیری سەرۆکۆمار هێنایەوە. بەیادکردنەوەی ئەم کتێبە ئیتر سەرۆکۆمار بژاردەی کۆتایی هێنانی قەیرانی لە ڕێگەی سیاسیەوە هەڵبژارد و ڕێگەی بە جەنەڕاڵەکان نەدا بڕیار بدەن. لێرەوە گەورەترین قەیرانی هاوچەرخ کە ئەگەری هەڵگیرساندنی وێرانکەرترین جەنگیە بوو لە ڕێگەی یادکردنەوەی ئەزمموی شەڕ لەلایەن سەرۆکی یەکێتی سۆڤیەت و بیرهێنانەوەی پەیامی کتێبی تۆپەکانی مانگی ئوت ئاشتیانە کۆتایی پێهات. لە ئێستاشدا مەترسیدارترین قەیران واتە جەنگی تاران و ئۆرشەلیم ڕووی لە ناوچەکە کردووە و بە پێچەوانەی خوێندنەوەی زۆربەی شرۆڤەکارانی سیاسی ناوچەکەوە. قەیرانەکە جدیە و ئەگەری سەرهەڵدانی جەنگ ئەگەر حەتمی نەبێت زۆر بەهێزە. لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم قەیرانە بە دەستێوەردانی سیاسەتمەدارانی ژیر ئاشتیانە کۆتایی پێدێت یان بەهۆی دەنگی بەرزی جەنەڕاڵە سەربازیەکان دۆزەخ دەم بەڕووی ناوچەکەدا دەکاتەوە. دیارە بۆ هەمومان ڕوون و ئاشکرایە لەو ڕۆژەوەی نەوت لەم ناوچەیەدا دۆزرایەوە و سنوورەکان لەلایەن ڕۆژئاواییەکان و بە تایبەت ئینگلیزەکانەوە دیاری کران. ئەو شتەی لەم ناوچەیەدا بوونی نەبووە و نییە و لەوانەشە نەبێت ئارامی و ئاشتی و سەقامگیریە. سنووری دەستکرد و مافیای نەوت دەمێکە ئارامی و ئۆقرەی لە ناوچەکە پێچاوەتەوە و تەنجی بە ئارامی و ئاشتی و سەقامگیری هەڵچنیوە و لە ئێستادا مەترسی زۆرتر ڕووی لە ناوچەکە کردووە. لەم ماوەیەدا و بە تایبەت پاش نەرمە شەڕی ڕاستەوخۆی نێوان تاران و ئورشەلیم ناوچەکە ئیتر بە تەواوەتی خزاوەتە لێواری شەڕێکی ماڵوێرانکەر و بەربڵاوی هەرێمیشەوە. گریمانەی ئەوە دەکرێت پێکدادان لە ناوچەکەدا و بە لێکدانەوەی خرۆشۆفیانە دەمکردنەوەی دۆزەخ لە ناوچەکەدا بەهۆی نەمانی هاوسەنگی هێز لە نێوان جەمسەرەکانی ناوچەکەوە حتمی بێت. ڕوخاندنی ڕژێمی پێشووی عێراق لەلایەن ئەمریکاوە و هەروەها قەیرانی سووریا و یەمەن لە بەهاری عەرەبیدا لە بنەڕەتدا کردنەوەی دەرگای وڵاتانی عەرەبی بوو بەڕووی تاراندا بۆ ئەوەی ئیتر بە ئاسانی پەلبە هاوێژێت بەسەر بەغدا و بەیروت و دیمەشق و یەمەندا. ئێستا بەم پەلهاویشتە تاران لە ناوچەکەدا ئەگەر نەڵێن بەهێزترینە ئەوە دەکرێت بڵێن بەهێزترە و بەردەوامیش بیر لە بەهێزتربوونی خۆی دەکاتەوە و
قەیرانی ئابووری و ناڕزایەتی خەڵکیشی کردوتە قوربانی هێزی سەربازی و بەهێزی خۆی. ئەم استراتیژی تاران زۆربەی وڵاتانی ناوچەکەی تووشی نیگەرانی و دڵە ڕاوچێ و مەترسی جددی کردووە. پێشوازی و وڵاتانی عەرەبی لە پەیمانی ئیبراهیم سەرڕای دوژمنی مێژوویی لەگەڵ ئیسرائیلدا دەکرێت لەم ڕوانگەوە خوێندنەوەی بۆ بکرێت. جا لە وڵاتانی عەرەبی ئیسرائیلیش لەم نێوەندەدا سەرڕای پشتیوانی ئاشکرای ئەمریکا و ڕۆژاوە هەز بە زۆرترین مەترسی دەکات و بەرنامەی ئورشەلیم بۆ لێدانی حیزبوڵڵا و هێرشی بەردەوامی بۆ سەر بنکەکانی ئێران دەبێت لەم ڕۆوە تەماشا بکرێت. دیارە و بۆ هەمووان ڕوونە تاران بە تەمای ئەوەیە لە ناوچەکەدا وەک هێزێکی هەژموندار و سەرەکی دەربکەوێت و لەم بارەیەوە ترس و شەرمی بەلاوە ناوە. باشکرا دەستێوەردان لە بەغدا و سەنعا و بەیروت و دیمەشقدا دەکات و سڵ لە هیچ شتێک ناکاتەوە و گوێ بە هیچ هەڕەشەیەک نادات. لەوەش گرنگتر ئێران بە خێرایی هەنگاوی ناوە بەرەو دەستخستنی چەکی ئەتۆمی. لە بەرامبەردا ئورشەلیمیش لە هەژمونی ئێران بەسەر ناوچەکەدا بە تەواوەتی نیگەرانە و بە بیانووی مانەوەی تاکە دەوڵەت و چیانی جوولەکە لە دنیادا بێ گوێدانە هیچ ئاگری لە ناوچەکە بەرداوە و خەریکی مان و نەمانە و پەنا بۆ هەموو توندوتیژیەک دەبات. بەگشتی پێداگری ڕێبەری ئیسلامی ئێران و بە تایبەت سوپای پاسداران بۆ درێژە پێدانی پرسی ناوەچی و جەختکردنەوە لە سیاسەتی دژە ڕۆژ ئاوایی و بە تایبەت دژە ئیسرائیلی لەلایەکەوە و بڕیاری ئیسرائیل بۆ لێدانی حەماس و ناوەندە ناوەچیەکانی ئێران لە ئەگەری سەرکەوتن بەسەر حەماس و حیزبوڵڵای لوبنان لەلایەکی دیکەوە هەڵگیرسانی شەڕێکی ماڵوێرانکەری لە ناوچەکەدا زۆر نزیک کردوتەوە. لە هەلومەرجێکی وادا چاوەڕوانی جێگیربوونی ئارامی و ئاشتی و سەقامگیری بێماناییە و بە پێچەوانەوە ئاماژەکان بۆ ئەوەن چاوەڕوانی کاتێکی گونجاو دەکرێت بۆ هەڵگیرسانی جەنگە دۆزەخیەکە. گۆڕینی سەنگەری سەرەکی ئورشەلیم بۆ باشووری لوبنان دەکرێت وەک سەرەتای ئەو دۆخە دۆزەخیە تەماشا بکرێت. بێگومان کۆتایی قەیرانی غەزە و سەنگەرگۆڕین بەرەو حیزبوڵڵا ئاماژە بۆ حەتمیبوونی جەنگی تاران و ئورشەلیم دەکات. بۆیە دەکرێت باز لەو گریمانەیە بکرێت ئەگەر بێت و ڕێبەری ئاینی کۆماری ئیسلامی بە قسەی سوپای پاسداران بکات و ئەولەویەتی گەیشتن بە پلەی یەکەمی ناوچەکە لە ڕێگەی سەربازیەوە بێت و لە بەرامبەریشدا بنیامین ناتانیاهۆ لە دەسەڵاتدا بمێنێتەوە و بەردەوام بێت لە سیاسەتی توندوتیژی لەم دۆخەدا و لە غیابی وەبیرهێنانەوەی ئەزمموی جەنگ و پەیامی کتێبی تۆپەکانی مانجی ئوت بژاردەی هەڵگیرسانی جەنگی تاران و ئورشەلیم و دەمکردنەوەی دۆزەخ ئەگەر حەتمی نەبێت ئەگەرێکی زۆر بەهێزە.